ئێستەوە 21 ساڵتی بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەتی گفتوگۆ لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستان بۆ پێشکەشکردنی تەوەرێکی تایبەت لەسەر پارێزگای هەڵەبجە دیارە نزیک بە 21 ساڵ بەسەر بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ پارێزگابوونی هەڵەبجە تێدەپەڕێت بەڵام تا ئێستا ئەم بڕیارە جگە لە چوارچێوەیەکی دیاریکراوی یاسایی لە ئەرزی واقعدا ڕێژەیەکی زۆر کەم لە بڕیارەکان یا یاساکان جێبەجێ کراون و ئەمە ناڕزایی هەم خەڵکی هەڵەبجە و هەم تەنان زۆر جادەبینی بەرپرسانی ئیداری و خودی لایەنە سیاسیەکانی بەبێت جیاوازی هەمویان ناڕازین لە کاتێکا دەزانین دەسەڵاتی جێبەجێکردنی بڕیارەکان لای بەشێک لە لایەنە سیاسیەکان و ڕوون و ئاشکراشە لای یەکێتی و پارتی ئەم بڕیارە بەڵام بۆچی تا ئێستا ئەم بڕیارانە یا ئەم یاسایانە جێبەجێ ناکرێت بۆچی لە ئەرزی واقعدا پارێزگای هەڵەبجە چەنە هەیکلێکی ئیداری ئەویش بە نیوەچڵی بۆ دروستکراوە بڵام بۆچی نابێتە پارێزگایەک کە هاوشێوەی پارێزگای سلێمانی و دهۆک و هەولێر جیاوازی لەگەڵا نەکرێت وەکو پارێزگایانەی دیکەش مامەڵی لەگەڵا بکرێت و ببێتە خاوەنی ئەنجومەنی خۆی لەسەر ئەم بابەتە دیارە سێ میوانم هەیە لە پارێزگای هەڵەبجەوە لە خزمەتتانن کەویش بەڕێز کاوشەغالی جێگیری پارێزگاری هەڵەبجە و هەروها بەڕێز کاک تۆفیق مستەفا چالاکوانی مەدەنی و هەروها لەگەڵ بەڕێز کاک عاسی فایق چالاکوانی مەدەنی بەخێر بێن. سپاس قوربان. زۆر سپاس کاکاو لە جەنابتەوە دەست پێکەم. دیارەوە دوێنێ یاداشتێکی تایبەتتان هەبوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەم حکوومەت یاریێ هەم حکوومەتی عراقی لەسەر پارێزگای هەڵەبجە. ئەتوانین بڵێن ئێستا هەڵەبجە بە تەواوەتی پارێزگایە؟ بەڵێ. بەناوی خوای گەورە و میهرەبان هەڵەبجە ئێمە بە پێی یاسا پارێزگایە بە پێی فەرمانە کارگێڕەکانیش بە هەمان شێوە پارێزگایە بەڵام ئەگەر بێت و دیراسەیەکی واقعی هەنگاوەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بکەین لە ڕووی فیعلیەوە لە ڕووی دابینکردنی بودجەوە لە ڕووی سەرپێخستنیەوە لە ڕووی بەدەمەوە هاتنیەوە لە ڕووی گرنگی پێدانیەوە لەم بابەتانە هێشتا هەنگاوی زۆر ماوە لە ڕووی دروستکردنی فەرمانگەکانەوە بگرە فەرمان دەرکردنیش بۆ فەرمانگەکان چ جایەوەی کە خستنە سەر پێیان بەو حسابەی کە ئێمە کردومانە لە پارێزگا نزیکەی لە 165 ئەو فەرمانگانەی کە پێویستە لە ئاستی پارێزگایەکە هەبێت فەرمانیان بۆ دەرچووە ئەوانشی کە فەرمانیان بۆ دەرچووە یان ئێستا بە واقعی وەکو پارێزگایەک تەعاملی لەگەڵاکرێ بەڕێوەبەرایەتە گشتەکان و فەرمانگەکان ئەتوانم بڵێم لەو 165 لە 135 خۆی پێشتر پێشەوەی بێ بە پارێزگا وەک با بڵێم فەرمانگەیەکی ئاستی پارێزگا هەبووە ئەو لە 130شی کەماوەتەوە کە فەرمانی بۆ دەرچووە هەر هەموو ئەو فەرمانگانە بەوانشی کە لە بەغدا و فەرمانیان بۆ دەرچووە کە ئێستا لەسەر پێی خۆیان وەستاون و ئیش و کارەکانیانەکەن ئەویش تەنها قطعەکانیان گۆڕاوە لە بەڕێوەبەرایەتیەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی لە فەرمانگەیەک و بۆ بەڕێوەبەرایەتی واتە ئاستەکەی لە بەناو لە ئاستی قەزاوە بووە تا ئاستی پارێزگایەک ئیتر هیچ ئیمتیازێک و هیچ بەدەمەوە هاتنێک بۆ دروستکردنی ئەو فەرمانگانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەبووە بۆ پارێزگای هەڵەبجە بگرە هەندێک لەوانە ئێستا ڕوبەڕووی جارێکی کە وەستان و داخستنە بنەوە جارێکی کە گرفتی بۆ دروست کردوون کە ئیشوکاری هاوڵاتیان ناتوان ڕایکەن چکە فەرمانگەی وامان هەیە تەنها بەڕێوەبەرەکە خۆیەتی ئیتر نە فەرمانبەری هەیە نە ژمێریاری هەیە نە کارگێڕێکی هەیە نە حتا مونتەلەکاتی ناو فەرمانگەکەی نییە ئەو بینانشی کە بۆیان دابین کراوە زۆربەی زۆری ئێمە کە بۆمان دابین کردوون بە شێوەیەکی کاتی بۆمان دابین کردوون ئەتوانم بڵێم هەڵەبجە لە ڕووە فیعلیەکەیەوە هەنگاوی زۆر ماوە بۆی کە وەک پارێزگایەکی فیعلی حکوومەتی هەرێم بە چاوی پارێزگایەک و سەیری بکە ئەگەر بە چاوی پارێزگاوە لە ڕاستیا سەیری بکردایە بە فیعلی ئەوە حکوومەتی هەرێم ئامادەی تیا بوو لە ڕۆژی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگار وەکو پارێزگایەکی چوارەمی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان 4 پارێزگای هەیە ئەبوو سەرۆکی حکوومەت لەو ڕۆژە سەرۆکی هەرێم لەو ڕۆژە ئامادە بووایە بەڵام بەداخەوە لە 16 سەی 2013ەوە نەسەرۆکی هەرێم نەسەرۆکی حکوومەت نە ئەنجومەنی وەزیران وەک ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکی نەهێناوەتە هەڵەبجە نە
لیژنەیەکی ئیداری پارێزگای هەڵەبجەی بان کردو بۆی لە نزیکەوە گوێ بگرێت لە کێشەکانی پارێزگای هەڵەبجە بزان کێشەکان زۆر لەچ ئاستێک کاکەوە باس لەوە کرد بە یاسا پارێزگایە ئەم یاسایە تەنها یاساکەی هەرێمی کوردستانە یاخود ئێستا عێراق چۆن مامەڵە لەگەڵ هەڵەبجەیەکە بەڵێ لە ئاستی عێراقیش و لە ئاستی هەرێمی کوردستانیش پارێزگایە لە ئاستی هەرێمی کوردستان ئەو بە بڕیاری تەشریعی سبەینی ئەبێتە 21 ساڵ بەسەر بڕیاری تەشریعی ژمارە 11 ساڵی 1990 کە لە 22 1990 بڕیاردرا لە پەرلەمانی کوردستان کە پارێزگای هەڵەبجە لەگەڵ چەند قەزایەکی کە بنە پارێزگا ئەم بڕیارە بووەتە بنەمایەکی دەستوری بۆ عێراقیش لەبەرەوە لە مانگی حوتی 2013 لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی ژمارە 39یان بڕیاریاندا کە ئاماژە بە مادەی 140 دەستوری عێراقی لەو مادەیە باز لەوە کات ئەو بڕیارانەی پێش 2003 پەرلەمانی کوردستان دەری کردووە لە دەستورە چەسپاوە کە بڕیارەکان پێچوانەی یاسانین و بڕیارەکان ساری المەفعولن لەبەرەوە ئاماژە بەو مادە دەستوریە نووسراو لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کراوە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش لە مانگی 9 لە 2 2013 داوای لە هەرێمی کوردستان کردووە کە پرۆژە یاسایەک بە پارێزگابوونی هەڵەبجە بنێرن بۆ ئەنجومەنی وەزیران لە 24 دوانزەی 2013 پرۆژە یاساکە چۆتە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوە بوو لە 31 دوانزەی 2013 بە بڕیاری ژمارە 568 بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریاندا کە پرۆژە یاساکە پەسەندکەن و ئاڕاستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە بە پەرلەمانی عێراقیشۆ و بە لیژنەکانی پەرلەمانی عێراق و کە سێ لیژنەمان هەیە لە پەرلەمانی عێراق لیژنەکانیش ئاماژەیان بۆ کردووە کە ئەو بەپارێزگابوون لە عێراقا لەبەرەوەی کە یاسای ژمارە 159 ساڵی 1969 هەڵوەشاوەتەوە بە یاسای ژمارە 20 ساڵی 2021 ساڵی 2008 لەبەرەوە ئەتوانن بە پێی مادە دەستوریەکانی 115 لەگەڵ 170 لەگەڵ 141 دابنێن کە پارێزگای هەڵەبجە لە دەسەڵاتی حەسری هەرێمی کوردستانە لەبەرەوە هەرێمی کوردستان ئاماژە بەو مادە دەستوریە و ئاماژە بەو بەیانانەی کە دەرکراوە لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە 13 2014 بڕیاری بە پارێزگابوون بوونی دەرکردووە و لە 16 2014 فەرمانی هەرێمی بۆ دەرچووە ئەوە بوو لە 5 2015 پەرلەمانی کوردستان لەم هۆڵەی پشتی خۆمانەوە بە کۆی دەنگی پەرلەمانتاران سەرجەم فراکسیۆنەکان یاسای پارێزگای هەڵەبجەیان پەسەند کرد یاسای ژمارە 1 ساڵی 2015 لەبەرەوە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان بەپێی یاسا لە عێراقیش بەپێی یاسا پارێزگای هەڵەبجە پارێزگایە بەڵام کێشەکە لەوایە کە نە هەرێمی کوردستان هەرێمێکی دامەزراوەیە دام و دەستگاکانی دامەزراوین نە عێراقیش دامەزراوەین لەبەرەوە کە دەورە ئەگۆڕێت لە دەورەیەکی پەرلەمانی حکوومەت کابینەیەک بۆ کابینەیەکی کە کابینەی ئێستا ئاگاداری هەنگاوەکانی کابینەی پێشوونین پەرلەمان خولی ئێستا ئاگاداری یاساکانی خولی پێشوونین لەبەرەوە ئێستا لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی کە ئەم کێشەیە بنەبڕ بکرێ پرۆژە یاسایەکیان ئامادە کردووە بە سەرجەم فراکسیۆنەکانەوە کە بۆ ئەوەی ئەم کێشە بنەبڕ بکەن و بە یاسایەک وا بکەن ئیتر ئەنجومەنی وەزیران هەندێک لە وەزارەتەکان ئەگەر هەڵەبجە وەک پارێزگا سیر نەکا لەمەولا بتوانین وەکو پارێزگایە سیر زۆر باشە ماسا تۆفیقدێمە لای جەنابەت دیارە ئەوە کاندیدی دەستنیشان کراویشن بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بەڵام دیارە ئێستا بارودۆخی هەڵەبجە بەما قاراتووە کە هەرچەندە تەوافقێکی زۆر باش کرابووە نزیک بوویوە لە پێکێنانی ئەنجومەنی پارێزگاکەوە ئستثناش تەنانەت کرابوو بەڵام دەمەوێت بزانم ئێستا ئێوە بەڕایەوە چی ڕێگرەیە کێ ڕێگرە لەوەی کە ئەم ئەنجومەنە تا ئێستاش پێک ناچوو کە دیارە بەشێکی زۆری ئەوەی کە پارێزگا یا هەڵەبجە وەکو پارێزگا مامەڵی لەگەڵانەکرێ یا خۆت زاهرسازیەکەی وانەبێت نەبوونی ئەنجومەنەکەیەتی بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بەڕاستی هۆکار زۆرە بۆ ئەوەی کە ئەم ئەنجومەنە تا ئێساکە نەکەوتۆتە سەر پێی خۆی یەکێ لەو هۆکارانە کە هۆکارەکانی تایبەت بە کوردستان ململانی نێوان ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە کە هەموو کایەکانی ژیانی لە کوردستاندا مراندووە هەڵەبجەیش بەدەر نییە لەو ململانی
هۆکاری سەرەکی ململانەی نێوان ئەو دوو حیزبەیە هەر جارێکێکیان تێنە سەرخەت ئەویتیان پەشیمانێ بێتەوە. ئەمە خاڵی دووەمیان دوای دێمە سەر ئەوەی کە چۆن لە ململانەکان ئەندامانی ئەم دوو حیزبە لە هەڵەبجە من ئەتوانم بڵێم بە بەرپرسی یەکەم ئەزانم هەم لە نەخستە سەر پێی پارێزگاکە و هەم ئەنجومەنەکەی، چونکە من جاران ئەماقست ئەستۆی بەرپرسان باڵا، بەڵام من بە چەند بەڵگەیەک ئیسپاتی ئەەکەم کەوا ئەندامانی ئەم دوو حیزبە بەرپرسە حیزبەکانی هەڵەبجە و ئەندامەکانیان هۆکارن لەوەی کە ئەم شارە پەراوێز بخرێت. لە ساڵەکانی 2016 لەو کاتا لەو سەردەما ئەندامی مەکتەبی سیاسی کاکمەلا بەختیار هاتە ئێرە، ئەو کاتە بووی هەت کێشەکە چارەسەر بێت و حتا لەسەر پۆستە ئیداریەکان بە مەڵبەندی وتی یا قایمقام بدەن بە پارتی یان جێگری پارێزگا بدەن بە پارتی. مەڵبەندی نوێی شارە زۆر ڕازی نەبوو. ئەمە ئەوە دوای ئەوە کاک لە 12/3/2007 کاتی ڕێکەوتنی هەموو لایەنەکان کراو، جێگری لقی 12 پارتیش ئامادە بوو و واژۆی کرد و پیانوت لایەنەکان ئایا تۆ سەلاحەتت هەیەوتی بەڵێ من لەلایەن سەرکردایەتی پارتی و نێراوە بە هەموو سەلاحەتەکەەوە واژۆیان کرد و هەموو لایەنەکان ڕێکەوتن. دواتر بەرپرسی لقی 12 پارتی پەشیمان بووەوە لە ئیمزاکەی خۆی. ئەوە هەر بۆەوەی بۆ ئیسپاتی ئەوانە. اینجا دوای ئەوە کەوا پار کە دوای هەوڵێکی زۆری ئێمەکو کاندیدان توانیمان لایەنەکان بگەینە مێزی دانوستان و کۆبووبوونەوە و هەمویان بە ئامادەبوونی پارێزگاری هەڵەبجە مامەسە ئازاد و هەروەها جێگری پارێزگار کاشەخکاوە و هەروەها نووسینگەی پەرلەمان سەرسنارخان بە دوو دانیشتن هەموو ڕازی بوون و موافق بوون لەسەر ڕێکەوتنەکەی 12/3 و بە چەند زیادەیەکەوە. بەڵێ ئەوە لە 2 نوابوو واژۆیان کرد لە 2 نوێی 2019 بەڵام لە نوێی 2019 کە کتابەکان نرد بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی واژۆ ناوەکان تەسبیتکار بینەرێ بۆ ئەنجومەنی وەزیران بە بڕیارێکی سەرکردایەتی یەکێتی داوا لە پارێزگای هەڵەبجە بکرا کە ئەو نامەیە لە وەزارەتی ناوخۆ بکشێننەوە. کەواتەمە ئیسپات و لەوەی پێشوویە پارتی دیموکرات ئامادە نەبوو، لەمە دوانێکێتی نیشتمانی ئامادە نەبوو. بەڵام من وەکو ئەوەی ئاگادارم خەڵکێک لێرە کە خەڵکی هەڵەبجە بووە مناڵم بە تاوانبار لە ئەندامانی ماڵبەندی نوێی شارە زوور بەشێکیان کەەوە ئەگەر کاک جەمیل ئامادە بوو مامەسا ئازاد ئامادە بوو، یعنی بەڕاستی ئامادە بوون و واژۆیان لەسەر بڕیارەکان کرد. ئەوان پەشیمانیان کردنەوە. هۆکاری ڕێک نەکەوتنەکە بۆ چیەگەڕێتەوە؟ پشکی شەڕەپشتی حیزبیە؟ ئەمە ئەکەوێتە ململانی جا کوتم چی پارتی و یەکێتی کاتێ ڕێک ناکەون لەسەر هەموو بەشکردنی مادە یەکن، بەشکردنی پۆستەکان یەکن، داهات بەشکەن یەکن. بەڵام کاتێک کە شتێک کە بەرژەوەندی میلەتی تایە ئەڵێ ئەمانێک کاتێ تاوانی ئەوان ئەوانێکە تاوان. ئەمە یەک. دووهەم کوتلەکاری و ململانەی ناو حیزبەکان خۆی ناو حیزبەکە خۆی سەرەکەین. ئێستا لێرا کە سەرەکەین یەکێتی نیشتمانی ململانی ناو حیزبەکەی یەکێتی نیشتمانی وای کردەکەوە ئەم هەڵەبجەیە پەراوێز بخرێ و پاشکۆ بخرێ و هیچ کارێکی بۆ نەکرێت. زۆر باشە دێمەوە لای تۆ دەمێ بسمە لای مامۆستا مامۆستا ئاسی دەمێ بزانم با سەرەتا لە ڕووی پێکاتەکەی خۆتانەوە قسە بکەم. ئێوە ڕۆڵتان چی بووە لە پێکێنانی ئەم پارێزگایە کە دڵنیام هەر تاکیێکی هەڵەبجەی ڕۆڵێکی باشیە بۆ لە دان پێدانان یاخۆ دوجار لە 2014 کە و فشاری لەسەر پەرلەمان کرا و لێرە کۆبوونەوەکە کرا و استثنا ئەکرا بە یاسای تایبەتی پارێزگاکان. بەڵام ئێوە قسەتان چییە هەمووکو پێکاتەکان کاکەیەکان وەکو ڕۆڵتان و وەکو گلەی و گازندەتان لەسەرەوەی کە تا ئێستا ئەنجومەنەکەش پێک نهاتووە چییە؟ بڵێ ڕاستی ئێمە وەکو پێکاتی کاکەی لە پارێزگای هەڵەبجە هەمیشە وەکو خەڵکی سەرتا خەڵکی وەکو خەڵکی هەڵەبجە خۆمان ناسانەوە لەگەڵ خەموو ئازارەکانی خەڵکی هەڵەبجە بووین، چونکە ئێمەش بەشدارین لە خۆشی ناخۆشەکانی هەڵەبجە. بۆیە ئێمەش زۆر خۆشحاڵ بووین بە بڕیاری پارێزگابوونی هەڵەبجە و بێگومان ئێمەش وەکو کاکەیەکان لە ڕووی ئیداریەوە هەستمان پێمان خۆش بوو کە کورسیەک لە ئەنجومەنەکە یان
پۆستی لە ئەنجومەنەکەمان پێ بدێ بۆ ئەوەی زیاتر کاروبارەکانمان لە ڕووی ئیداریەوە باشتر ڕاپەڕین ئەجینا ئێمە وەکو هەڵاتی هەڵەبجە هیچ جیاوازێکمان نەبووە لەگەڵ خەڵکی تر لە سەرەتای دەست بەکاربوونی پارێزگای هەڵەبجە و سەرەتای دروستبوونی هەڵدان بۆ هەنگاونا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئێمە وەکو کاکەیەکان هیچێکمان وەکو نوێنەری خۆمان هەڵبژارد و بە هەڵبژاردن و ئەو دەرچوو کە کەیتر نوێنەری کاکەیەکان بێ بەڵام بەداخەوە کە ئەنجومەنەکە تفعیل نەکرا و پەکی کەوت ئیتر ڕاستی ئێمەش پێمان ناخۆش بەو شێوە و هەوڵمانداوە لەگەڵ کۆدەنگی هەڵەبجە بین کە ئەم ناڕازایەتیان بگەێنین بەسەری خۆمان بەو لایەنانی کە دەستیان هەیە لە پارێزخستنی پارێزگای هەڵەبجە بەڕاستی ئەگەر بێت و سەیری حیزبەکان بکەیت و تایبەتی یەکێتی و پارتی کە دەستی ڕۆڵی بەڕان هەیە لە هەرێمی کوردستان و دەسەڵاتیان بەدەسە ئەگەر بێت و هەر پرپرسێکیان بێت و پرسیاری هەڵەبجیان لێ بکەی باسی مەزلومەتی شاری هەڵەبجان لێ بکەی ئەوە زۆر بە جوانی جا بدەنەوە کە شارێکی قوربانی دێرە و 5,000 شەهید و ئەبێ مشتێکی بکرێ بەڵام کە هاتە سەر ئەرزی واقع و کە هاتە سەر ئەوەی کە بە کردار شتێ بکەن بە هەڵەبجە بەڵام بەداخەوە هیچ ناکەن و لە ئاست ئەو عدو بەڵێنی خۆیانانین بۆیە بەڵێ بەداخەوە کە پارێزگای هەڵەبجە هێشتا نەچێتە ئاستی ئەوەی کە چاوەڕوانی خەڵک بێت زۆر باشە ئێوە تەمەتان چێ یاخود فشارەکانتان ئێستا چین وەکو توێژێکی تایبەت لەوەی کە بەرامبەر بە حکوومەت یاریان بەرامبەر بەلایەنە سیاسیەکان لەوەی کە ئەم پارێزگایە بە ئیتر بەسە لەوە زیاتر یاری بە هەستی خەڵک نەکرێ و لەوە زیاتر ئەم پارێزگایە فرامۆش نەکرێت جیاوازی لەگەڵان نەکرێت لەگەڵ پارێزگاکانی ترا بخرێتە سەر پێی خۆی بەڵێ ئێمەش هەر پێ وەکوتم وەکو خەڵکی هەڵەبجە لەو گرتبوونەوە ناڕەزایی و خۆپیشاندان و لەو یادداشتنامانە ئێمەش دەنگمان نەبووە و دەنگماخسەت و پاڵ دەنگی هەڵەبجە ئەوانەی کە هەڵەبجەمان ڕۆژەگەیانوە بۆیە پێویستە بێنە سەرخەت و بەداخەوە ینی لەم سنوورە کە لێرە هێچەتی باڵا دەستە و زۆربەی پۆست ئیدارەکان بەدەستی ئەوە و بەڕێز کاکوبا تاڵەبانی کە سەرۆکی لیژنەی بە پارێزگەبوونی شاری هەڵەبجە بووە لە کابینەی پێشوش کە جێگیری سەرۆکی حکوومەت بووە تا ئێستا بەداخەوە ینی ئەوایە بەلایانی کەمەوە دوو کۆبوونە کسێک کۆبوونی لە هەڵەبجە بکردا هەر بەو لیژنەیە بۆ ئەوەی بە چاوەڕوونیەکە بێ کە ڕازی هەوڵەدەن بۆ ئەم پارێزگایە بەڵام بەداخەوە تا هیچ هەوڵێکیان نەداوە و بە فعلی ئیشی بۆ ناکەن و ئامادەنی لە پێناوی پۆستێکی خۆیانان لە پێناوی کورسیەک لە پێناوی پۆستێکی ئیداری ئەو ئەگەر برێت تەناسل بکەن لە ئاستی خۆیان هەریەکەیان هەم لە پارتیش و هەم لە یەکێتیچ خۆش هیچ کامیان خۆیان بەدەست وەزازانین بۆیە ئێمەش دەنگی خۆمان نەخێنین پاڵ ئەو ناڕازاتین کە دژی ئەو دوو حیزبێ بە تایبەتی کە هەوڵەدەن ئەم پارێزگایە هەمیشە فراوازی خوری زۆر باشە کاک شەخدەمەوە بێمە لای جەنابەت بزانم دەسەڵاتی ئێستەی پارێزگای ئیداریەکەی هەم خودی پارێزگار هەم جێگرەکانی چییە لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە تا ئێستا جێبەجێ نەکراون لەسەر سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە ڕوو لە ڕووی هێنانەوەی فەرمانەکان بەڕێوەبەراتیە گشتیەکان لە ڕووی تەشکیلی ئەنجومەنەکە کە یاسایەکی استثنایی بۆ کراوە خراوەتە پاڵ پارێزگەکانی دیکە بەڵێ ئێمە دەسەڵاتەکان تاوان دەسەڵاتی پارێزگاری هەڵەبجە هاوشێوەی دەسەڵاتی پارێزگای سلێمانی و پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەولێریشە بەڵام جیاوازیەکیان هەیە لەگەڵ پارێزگاری دهۆک لەبەروی هەندێک ئیستیسنا کراوە بۆ پارێزگای دهۆک کە ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە لە یەکی شەشەوە داوای دەسەڵاتێکی تایبەتیمان کرد کە بدێوە پارێزگاری هەڵەبجە بۆ جیاوازیتان لەگەڵ جیاوازی لەگەڵ ئەماناشیە بێ دهۆک بەڵێ جیاوازیەکەی لە هەندێک تاوان لە هەموو دەسەڵاتەکان ناچکە هەموو پارێزگارەکان بە یاسای ژمارەسی ساڵی 2009 یاساکانیان بۆ دەستنیشان کرا و دەسەڵاتەکانیان ئافۆن دەسەڵاتەکانیان پێدراوە و دواتریش بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 وەزارەتی ناوخۆ دەسەڵاتەکانیان بۆ دابەزیوە بەڵام پارێزگای دهۆک لەبەرەوەی ژمارەی ئاوارەی زۆر بوو هەندێک ئیستیسنایی بۆ کراوە لە هەندێک هەم لە خەرجی هەم لە ئەو دەسەڵاتانەی کە بتوانێت ئیداری پارێزگاکە بکە ئێمەش داوای ئەو دەسەڵاتەمان کرد بۆ ماوەی ساڵێک کە پێمان بدرێت 2015 داوامان کردوە تا ئێستا
هیچ وەڵامێک نییە لەو بابەتە بەڵام لێرە ئێمە کێشەکە تەنها دەسەڵاتیش نییە ئەو دەسەڵاتانەی کە هەتە زۆر جار یا ئەو دەسەڵاتانەی کە یاسا پێی یاویت زۆر جار بە بڕیار ئەوە سێندێک کە خۆی ئەمە پێچەوانەیە یعنی نابێت یاسای ژمارەسەی 2009 دەسەڵات دەداتێ بەس بڕیارەکەی 2010 وەزارەتی ناوخۆ ئەم دەسەڵاتە لێوەرەگرێت هەندێک بەڵێ لە دەسەڵاتەکان وەرەگرێتەوە غیری ئەوەش مەسەلەن ئێمە یاسای ژمارەیەکی ساڵی 2015مان هەیە کە تایە تەحدید کراوە کە ئەبێت ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دروست بکرێ و لە 25 ئەندام کەمتر نەبێ و لە مادەی هەشتا ئەبێت بودجەیەکی تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە هەبێ تا ئێستا هیچ بودجەیەکی نییە یعنی ناچێتە بواری جێبەجێکردن هەر یاسایەک کە لە مەسلحەت بێت ئەتوانرێت نەک بە بڕیار هەر بە نووسراوێکی یەکێک لە وەزارەتەکان ڕابگیرێ بەنمونە مەسەلەن ئێمە بڕیاری ژمارە 23 ساڵی 2014مان هەیە کە لە 30 2014 دەرچووە تایبەت بە پایتەختی ئاشتی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاشتیە 21 هەموو ساڵێک لەو ئەبێ یادی ئەوە بکرێتەوە ئەبێت هەڵەبجە بودجەی تایبەتی هەبێ بۆ پایتەختی ئاشتی ئەبێ هەڵەبجە بنیەی تەحتی ئامادە بکات بۆ پایتەختی ئاشتی ئەمە تاوەکو ئێستا هەر بڕیارەکەیە کە لە پەرلەمانیشەوە دەرچووە غیری ئەوە ئێمە لە 2007 لە 16 2007 بڕیاری ژمارە 104 دەرچوو کە 6 بڕیار بوو 6 بڕیار ئەتوانم بڵێم جگە شەشەمیان کە ئەبێت بچێتە بواری جێبەجێکردن یعنی ئەم بڕیارانە 5 بڕیاری زۆر گرنگ بوو بۆ هەڵەبجە یەکەمیانەوە بوو کە پێویستە وەزارەتی ناوخۆ لە ماوەیەکی دیاری کراوە ناوی کاندیدانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بنێرێ بۆ ئەنجومەنی وەزیران بۆی دایان بمەسرێنن کە ناوەکان لە سیانزەی سیا ئامادە بوو هەموو ناوەکان ئامادە بوو لە سیانزەی سیا ناوەکان لە پارێزگای هەڵەبجەوە ڕۆشتە وەزارەتی ناوخۆ بەڵام وەزارەتی ناوخۆ کە ناردی بۆ ئەنجومەنی وەزیران وەک باس کرا ململانەی سیاسی کێشەکەی قوڵتر کردوێتەوە دابەشبوونی دەسەڵات هەیە لە زۆنەکانە یعنی ئەمە ناتوانێت کەس کۆلی لێ بکاو کە بڵێ لە دەسەڵاتی زۆنی سەوز و نیلی جیاوازە لە دەسەڵاتی زەرد بەڵام لە کاتی ڕازی نەبوونی یەکێک لەم لایەنانە مراعات یەکترەکەن بنمونە مەسەلەن لە کە ئێمە ناوەکانمان نارد ئەو کاتە کە برادرانی پارتی ڕازی نەبوون حتا بە نووسراو ڕازی بوون بە نووسراویان بۆ ئێمە کردوەکو پارێزگای هەڵەبجە کە ئێمە ئامادە نابین لە ئەنجومەنەکە ئێوە بڕۆن تەشکیلیکەن بەڵام وەزارەتی ناوخۆ کتابەکەی بە شێوازێک کردبوو بۆ ئەنجومەنی وەزیران کە زۆڵم لە لایەنێکی سیاسی کراوە لەبەرەوە ئەنجومەنی وەزیران ڕازی نەبوو فەرمانەکە دەرکا لەم دوایەشەوە لە 2 کە فەرمانەکە گەشتوە وەزارەتی ناوخۆ جاری کە ڕێکەوتنەوەی مامۆستا تۆفیق باسی کرد ئەم جارە باز لەوە کراوە کە بۆ ئەنجومەنەکە لایەنێکی سیاسی بۆ ئەوانیکە ڕازیە بەس بۆ ئەنجومەنەکە ڕازی نییە بەڵام ئەمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران کە بڕیارە چێتە بەردەمی نابێت لایەنە سیاسیەکان چاوپۆشی بکەن ئەم جارە وەزارەتی ناوخۆ ئەم جارش نەیناردەوە جارێکی کە بووە ئەم جارە لە بەردڵی کامیان بوو ئەم جارە لە بەردڵی لایەنێکی سیاسی کە بوو جاری بێژ لە بەردڵ لایەنێکی سیاسی بوو بە کورتیەکەی یعنی مراعاتی یەکتریشەکەن لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتەکان لە زۆنەکانە دابش کراوە ئێمە تەنها کێشەمان یاسا نییە تەنها کێشەمان بڕیار نییە کێشەمان نەچوونە بواری جێبەجێکردنی بڕیارەکانە ئێستا ئەتوانم دەیان بڕیاری باش و دەیان یاسای باشە بۆ بێنم کە ناچێتە بواری جێبە بڕیارێکی ڕێگریتان لێ بکە بەهێنانەوەی بەڕێوەبەرایەتی گشتی بۆ نمونە کارەبا ڕێگریەکە چۆنە بنمونە بڕیارێک دەرەچێت ئەڵێ بڕیارماندا بەکردنەوەی بەڕێوەبەرایەتی بنمونە نەخشەدانانی ئاوەدانی هەڵەبجە کە ئەمە بەڕێوەبەرایەتێکی زۆر گرنگە یا بەڕێوەبەرایەتی گشتی یا بڕیار طبعا بەڕێوەبەرایەتی ئێمە کۆمەڵێ بەڕێوەبەرایەتیمان هەیە زیاد لە ئەتوانم بڵێم هەفتا بەڕێوەبەرایەتی لە ئاستی پارێزگان یعنی لە ئاستی بەڕێوەبەرایەتی گشتیان بەس تەنها ناوەکەیان گشتی نیە ینا بەڕێوەبەرایەتی گشتیە بنمونە بەسەن بەڕێوەبەرایەتی پۆلیس لە ئاستی گشتیایە لە پارێزگاکە بەڕێوەبەرایەتی نەخشەدانان لە ئاستی گشتیایە لە پارێزگاکە وەک نمونەیەک کە بیان مەسەرەن بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنا باشە ئەمە بەڕێوەبەرایەتیەکە لە 28 پێنجی 2015 واتە 10 ڕۆژ
پێش ئەوەی کە ئێمەش دەست بەکاربین فەرمانی دەرچووە کە بێت پێک بێت تا ئێسش پێک ناتەوە بۆ ڕێگریەکە چییە؟ ڕێگریەکە ئاڵێ پێویستە خۆت میلاکی بۆ دابین بکەیت، خۆت تەسیسی بکەیت، خۆت بینایی بۆ بگری وەکو پارێزگا، بەڵام هیچیش ناخاتە بەردەست. بەڵام دەسەڵاتی تەنسیبیشی نایەتی، یعنی تەنسیب لە دایرەیەک و بۆ دایرەیەکی کە بۆ نییە تەنسیبی، ئەگەر دەسەڵاتەکەش باتێ نیتە، چونکە تۆ خۆ لە مەری خۆ ناچی فەرمانی وەربە هەرە بێ لە دایرەیەکەوە بیانی، ئەبێ لە دایرەیەکەوە بیانی کە دایرەکە خۆی نیەتی. بە نمونە ئێمە بەڕێوەبەرایەتی نەخشەدانانمان هەیە خۆی تاقە، بەڕێوەبەرایەتی پسوڵەی خۆراکمان هەیە 3 کەسن کە لە عێراق و دەرچووە، بەڕێوەبەرایەتی شوێنەکان 1 کەس. ئەم بڕیاری کە دێت لەوە ڕێگریەکان مەبەستمەوەیە بە هینی ناڵێ ئەوە من دەریەکەم و ئەوە ڕێگریم لێ کردووە ئەڵێ خۆت پایکە ئەم بڕیاری کە دێت دەڵێ خۆت بە تەنسیب دەسەڵاتی تەنسیبی دیش نادات خۆت کارمەندی بۆ فراهەم بکەم. باشە ئەمە وەزارەتی معنی بۆ بەڕێوەبەرایەتی ئەم بڕیارە دەرەکا بۆ تۆ؟ وەزارەتی معنی دەریەکە، بەڵام یاسا بنمونە یاسای ژمارە 3 دەسەڵاتی پارێزگارەکان لە پلە 7 بەرەو سەرە. پلە 7یش کەسێکە کە تازە تەعین ئەبێت و شەهادەشی نەبێ، یعنی تۆ ناتوانانی نەژمێریارێک نەقڵکەی، نە کاریگەڕێک نەقڵکەی، نە ئەندازیارێک نەقڵکەی، یعنی ئەوانەی کە زۆر پێویستن ناتوانانی تەعیناتیش خۆتان نەزان نییە، یعنی تا بڵێ ئەمە ئەویش ئەبێت لە وەزارەتەکەی خۆتا بێ. بنمونە پارێزگار ئەتوانێت لە قایمقامێت و نەقلی کا بۆ ناحەیەک بۆ بەڕێوەبەرایەتی ناحەیەکە، بەڵام دەسەڵاتی ئەوەی نییە لە تربیەوە فەرمانبەرێک نەقڵکا بۆ فەرمانگەیەکی بنمونە شارەوانی یا نەخشەدانان لە وەزارەتەکەی هەردوو وەزارەتەکە ڕازی بن بۆ تەنسیب بۆ نەقڵ ئەبێ ئەنجومەنی وەزیران ڕازی بێ. ئەمە بە معنای ئەوەیە کە من نامەوێ یعنی نامێ زۆرترینی ئەو بەڕێوەبەرایەتیانەی من بە ڕاشکاوانە دەمەوێت کە ئەم ڕێگریانن کام بەڕێوەبەرایەتی بەچە وەزارەتی هەموویانوان یەک بەڕێوەبەرایەتی نییە تاوەکو ئێستا لە سنووری پارێزگا هەڵەبجە دامەزراندنی بۆ کردبێ توێتی ئەوە من دایەمەزرێنم مۆزەفیش بنمونە پسوڵەی خۆراک مەسەن 3 مۆزەفیەوێ ئەڵێ بە 3 مۆزەفم بەگرێ بەست بۆ دا بمەزرێنن بۆ ئەوەی پەکم نەکەوێ ئیشەکە، یعنی هەمووی وایە بانقێک مەسەن بانقێکی کە لە هەڵەبجە کرێتەوە بڕیارە بانقی کە بکرێت بۆی ئەو کێشەی خانەنشینی و کێشەی موچە چارەسەر بکرێ. تاوەکو ئێستا ئێمە فەرمانبەرمان بۆ پێیان نەبووە کە بتوانین بیخێنە سەر پێ یا دادگای تاوانەکان، دادگای ئیستئناف کە بڕیارە بکرێتەوە، بەڵام مۆزەفمان بۆ پێیان نابێت، یعنی کاتەمە پێوەستیش نییە بە عێراقەوە پێوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمانەوە بۆ سەرپێخستن لە 100% پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپێخستنی بەڕێوەبەرایەتیەکان فەرمانەکە بەڵێ فەرمان لە بۆ بەڕێوەبەرایەتی فیدراڵیەکان لە حکوومەتی عێراق و دەرەچێت. بەڕێوەبەرە فیدراڵەکان ئێمە نزیکەی 9مان هەیە لەو بەڕێوەبەرایەتە فیدراڵیانە، 7یان فەرمانیان بۆ دەرچووە، دوانیان ماوە فەرمانیان بۆ دەرچێ، بەڵام ئەوەشی کە فەرمانی بۆ دەرچووە زۆربەی بنمونە پەساپۆرتمانەیە ئێمە ڕۆژانە لە سلێمانی و بە پاسیان فەرمانبەرەکان. بەڵام مهم وەیە ئێستا لەوانی تر ڕەنگە باشتر بێت لەوەی هەرێمی کوردستان وەکو میلاکیان نییە، ئیشەکانیان ئەڕوات، بەڵام ئەمە لە نووسراوەکە وا هاتووە لە بەغاوە کە بێ هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان میلاکیان بۆ دابینکە و تەسیسیان بۆ بکەوە با بڵێن بینایان بۆ دەستنیشان بکات. ئەمە بە حکوومەتی هەرێمەڵێ، بەڵام حکوومەتی هەرێم بە ئێماڵێ ئەمە بکەین ئێمە نەبوجەیەکە لە بەردەسایە نەدەسەڵاتی ئەوەشی هەیە، کەواتە مانای ئەوەیە وەکو شیعرەکەڵێ ئەڵێ هەردوو دەستی بەستویتەوە خاتە ناو ئاوێکەوە ئەڵێ نابێت ڕیز بێت بداوایە فەرمانگەکە ئەڵێ فەرمانگەکە بکەرەوە، بەڵام نەبووە دامەزرێنم نە بینات بۆ ئەگرم نە وەحدە حسابیشێ بۆ ئەەکەمەوە نە تەسیسیش یەکەم بۆت. زۆر باشە دێمەوە لەگەشە کە ماوەسەفێک دەمەوێت شتێک لە جەنابەت بپرسم لەوەی کە هەندێک خەڵک کلەی لە هەندێک بەرپرسەکانی ئەم شارەکەن باشە بەتابەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەی کە بەرپرسیارەتیەکیانەیە لە ناو لایەنە سیاسیەکە دیارەکان یاخود لە بەرپرسیارەتی حکومی و پەرلەمانیەکاندا ئەم خەڵکەی کە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجێ بەڵام بەرپرسیارەتی حزبی و حکومی هەیە چی ئەکەوێتە ئەستۆ لە دامەزراندن و سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە؟ بڵێ مەبەست ئەوانەی کە لە حکوومەتانی هەر لە حیزبان هەیە لە حزبایە، بەڵام لە هەما کات ڕەنگە پۆستی حکومی شێ بێ پەرلەمانسارێکی باڵاوێ، بەڵام خەڵکی هەڵەبجەیە بەس لە دەرەوەی هەڵەبجە بەرپرسیارەتی حزبی یاخود حکومی هەیە. بەدڵنیایی
چۆنەمان بەرپرسیارەتیان نەکەوێتە سەر بەدڵنیایی بەرپرسیارەتی زۆریان نەکەوێتە سەرکێک لەو هۆکارانەوتم هۆکار زۆرن بۆ ئەوەی کە ئەم پارێزگای کۆسە پێی خۆی هەم ئەنجومەنەکە یەکێک لەوانە نەبوونی دڵسۆزێک لە ئاستی باڵا بۆ شارەکە تێگەی ئەگەر هیچ بێت دڵسۆزی خۆی بەکار ناهێنێت یعنی بۆ ئەوەی کەوا چونکە دەبینی لە هەر شوێنێک لە هەر شارێک لە دابشکردنیان بەرپرسیارەتی جیاوازیەکرێت لە نێوانیانە بۆ نمونە لە هەندێک خەڵک ئێستا بۆ نمونە ناوی بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام دێرن کە ئەندامی سەرکردایەتیە لە کۆمەڵە باشە هیچ پۆستێکی حکومی دیکەی نییە ئەمە چه جۆرە بەرپرسیارەتێکەکەوێتە سەرشانی بەدڵنیایی هیچ بەرپرسێکی ناکەوێتە سەرشان ئەوانەی کە ئیداریان بەدەستە یعنی بڕیاری سیاسی و ئیداریان لەم شارە بەدەستە ئەوانە بەرپرسیارەتیان نەکەوێتە سەر ئەگەر نا لایەنەکانی تر کە ناوێن ئەهێنرێت بەڕاستی وەغەتێکی گەورەیە جگە لەو دوو دەسەڵاتە و کەمێکی ساکە گۆڕان کە چۆتە حکوومەتەوە ئەمان هیچ بەرپرسیارەتێکیان ناکەوێت سەر ناتوانن کارگوزارێک بگوازنەوە لە شوێنێک بۆ شوێنێک یا تاعینیکەن جا لەبەر ئەوە غەدێکی زۆر گەورەیە کە لەو لە خەڵکای تر ئەکرێت کە لە ئیدارانی کە لە دەسەڵاتانیە زۆر جارێک خەڵکانێک ئەم قسانە ئەکەن ئەم کارانە ئەکەن ینی لە بێجورئەتیانە یا مەیلێکی بەلای دەسەڵاتەوە هەیە و دەسەڵاتی زۆر پێی خۆشە کاتێکەوە شەریکی بۆ دروست بکرێت هاوڕێ بۆ دروست بکرێت زۆری پێخۆشە کە بڵێ هەموو لایەنەکان بەرپرسیارن نەخێر هەموو لایەنەکان بەرپرسیار نین لەم وەڵی بەعام لە کوردستانە ڕوویداوە و بە تایبەتی لەم پارێزگای ئێمەدا چونکە ئەوانە کە کاریان بەدەستە ئەوانە دەتوانن بەرپرسیارەتی بخەنسەشانی خۆیان وە بەرپرسیارن ئەگەر نا ئەمیتر کە هیچ بڕیارێکی بەدەست نییە نە بڕیاری دارایی بەدەستە نە بڕیاری کارگەڕی بەدەستە نە هیچ بڕیارێکی سیاسی بەدەستە لەبەر ئەوە بەرپرسیارەتیەکان وەکو یەک نییە بە دڵنیایی من هەمیشە ئەوە وتومە ئەوانەی کە لەم شارە بەرپرسیارن و خەڵکی هەڵەبجەن حتا ئەوانیان کە دەوڵەمەنەکان حتا زۆرێک ئەم شاریان بەجێ هێشت ینی بەڕاستی یالی با تۆزێکیش بخێنە سەر ئەوە چەند دەوڵەمەنێک ماوەتەوە کە ئەرکە قورسەکە لە سەشانی ئەوانە یعنی ئەمە لێرەیشەوە گلەیش لەو بەڕێزانە دەکەین کە خەڵکی هەڵەبجەن و هەڵەبجیان بەجێ هێشتووە و داوێتیان دەستی قەدەر هەروکو چۆن ئەوانی تر ئێستا زۆرێک بۆکو ئەبیسینەوە بەرپرسەکان ئەوانی کە هەتا پۆستی ئیداریان لەم شارە هەیە زوربیان لە سلێمانی یان ڕۆژان هەبوو ئێرە لە کاتێکە داواکاری ئەنجومەنی پێکاتەی هەڵەبجە کە کاتی خۆی بۆ دامەزراندنی ئەم پارێزگایە هەبوویکە لە خاڵەکانی بڕگەی چوارە لە داواکارەکان لە ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگار و جێگرەکەی و بەڕێوەبەرە گشتیەکان دەبێت نیشتەجی هەڵەبجە خەڵکی یانی لە هەموو یاساکات چی بوو ئەنجومەن چی بۆ پۆستی ئیداری ئەبێ خەڵکی ئەو شارە بێت دانیشتی ئەو شارە بێت دانیشتی ئەو شارە بێت بەڕاستی یعنی ئەمە بەڕاستی گلەیەکی زۆرە لەو دوو دەسەڵاتە کە ئەکرێت یعنی خەڵکێک نییە لە هەڵەبجە لەگەڵ ڕێزمە ئەو بەڕێزانش کە دانراون چاکن باشن پاکن بەڵام با لە بەر بەرژەوەندی شارەکە با باڵیان بێتەوە شارەکە جاوەکو باسم کرد ئەوانەی کە دەوڵەمەنیشن یعنی ئەم شاران کە من هەمیشە ئەڵێم ئەم حکومەتە حکومەتی کێ خێرخواز بەڕێوەبەرە یعنی ئەم کوردستانە خێرخواز ئەی با بەڕێوە یعنی بەڕاستی خێرخواز ئەی با بەڕێوە نبینی سەرگەین کەمە لێرەوە سوپاسی کاک ئاسو حاجی محەممە و کاک عابید کاک سەردار کاک شەختار کۆمەڵێک لەو خەڵکانە کە بەڕاستی دەستیان بە شارەکەەوە هەیە حەقە بەڕاستی سوپاس بکرێن دەستخۆشیان لێ بکرێت بۆیە دەزەوەی بۆ هەر کارێکی خێرخوازی بۆ پرۆژەیەک سەرێکە دەبین خێرخوازێک لە پشتیوەیت بینای ئێستای پارێزگای هەڵەبجە بینای پارێزگا حەچی سیرەکەی بینی لە خەستەخانە لە قوتابخانە لە مەکتەب لە مەکتەبی گشتی لە هەرچی ئەبینی سەرەکەی خێرخوازە ئەی با بەڕێوە ئەوە مزگەوت هەر لێمە پرسەوە یعنی هەر ئاگای لێنێ بەڵکو ئەگەر بێوێت هەر دایانەخات قسەمان زۆرە بەڕاستی بەرامبەر بەوە کە دەمێ بزانم ئێستا کە دیارە ئاشکرا ڕوونە دەسەڵات لایەوانە یەکێتی و پارتی بە دەرەجێک بەرپرسن لە پێکنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئێوە شارەکانتان چییە با لەمە زیاتر درێژە نەکێشەیە لەمە زیاتر مەماچەڵە بم باس و خواسی هەڵەبجەوە نەکرێەوە یاری بەهستی خەڵکی هەڵەبجە نەکرێ لە ئێستایا کار ڕەنگە پارێزگار و ستافیداری پارێزگای هەڵەبجەش هەمان داواکاری هەبێ ئێوە فشارەکانتان چین بۆ سەر بەڕوونی یەکێتی و پارتی بۆی کە ئیدی مەماچەڵە بم بڕیارانەوە نەکەن ئەنجومەنی پارێزگاکە پێک بێت بۆ ئەوەی تۆزێک قسمە دواوە ئێمە سەردانی پەرلەمانمان کرد و کاندیدان سەردانی وەزارەتی ناوخۆمان کرد سەرداری لایەنە سیاسیەکانمان کرد و لەگەڵ چەند بەرپرسێکی لایەن سیاسی قسەمان کردووە
و لەگەڵ پارێزگا چەندجار سەردانمان کردوون فشاری خۆمان و لەگەڵ کاک قوبادا داوامان کرد کاتێک کە 2010 هەبووێرە دەبوو تایبەت ئێمە ببینێ چونکە ئێمە لە 2016 کتابمان بۆ کرد کەوا حەزەکەین بتبینین ئەو کاتێک ئەو بەرپرسی لیژنەی باڵای سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە بوو و ئەو لیژنە باڵایش بەڕاستی هەرچەند ئەڵێن دیفاع لە خۆیانەکەن بەڵام ئێمە گلێمان لیان هەبوو هەر نەهاتن یەک دانیشتیان کرد ئیتر دوای ئەوە بە دوادەچوونیان نەکرد و داواشمان لە ئەوان کرد کە زوربیان وەزیرەکانی خەڵکی هەڵەبجە بوون کە لیژنەکان پێکێنابوو و ئەو لایەنانی کە پەیوەندیدار بوون بە پارێزگای هەڵەبجە مە سەردانمان کردوون جگەلەوەی کە ڕێکخراوەکانی و کەسایەتیەکانی و زانانی ئاینی و مامەسانی زانکۆیش ئەوان ڕۆڵی بینەوە لە داهاتوویشە بەڕاستی ئێمە فشارەکانمان دووبارە ئەەکەینەوە بە ئام بۆ ئەوەی کەوا ئەم پارێزگای بۆ فەرامۆشکراوە وەکو کاکشەخ باسی کرد لە ڕووی پۆستە ئیداریەکانەوە لە ڕێ ئەو پۆستانەوە کەوا ئەگەر پۆستێکی شکرا بێت وەکالەتە وەکالەتی ئیشی ناڕوا قسەی ناڕوا ئیمزای ناخوا زۆر جارێک تقریبا 3-4 ساڵ لێرە کە پارێزگار 2 ساڵێک و 3 ساڵێک بوو بە وەکالەت دانرابوو ئیمزای نەخوا کاکشەخ هەموو کارەکانی ئەکرد یعنی ئەو بەڕێوەبەرانیش کە دانراوە وەکالەتن ئینجا ئەمە بەڕاستی ڕوو ئەەکەینە ئەو کەسانی کەوا بەرپرسن لە هەموو حیزبەکانە بە تایبەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتە کە خەڵکی هەڵەبجن چی لە ئاسی پەرلەمان چی لە ئاسی بریکاری وەزیر ئەگەر وەزیر چی لە ئاسی وەزیرەکان کە خەمێک لەم شارە بخۆن ئەگەر ناچیتر بەڕاستی خەڵکەکە هەموو بە عام کوردستان گەیشتوتە گیانیانی گەیشتوتە گیانی و لە تەحمولیان نەماوە بە تایبەتیش کە فرامۆشکردنی پارێزگای هەڵەبجە ئەوە سەرباقی هەمی بۆیە حەزەکەین شانزەی سوێج بەڕێوەیە نزیکە ئیتر لەم شانزەیەکە جاری پێشوو بە کۆرۆنا ئەم جارە هەڵۆستی ترمانە بێت زۆر باش دێمەرات کاگاسی دەمێ بزانم جەنابەت ڕات چییە لەسەرەوەی کە فشارەکان جارێکی دیکە لە هەڵەبجە دەست پێ بکرێتەوە چونکە پێم وایە پێش 2014 لە شانزەسیەکانە فشارێکی زۆرە کرابەوەی کە هەڵەبجە بکرێتە پارێزگا بەڵام ئەوەندەی کە ئێستا پارێزگار و جێگریان بۆ دانان و هەیکەلێکیان بۆ داناون ئیدی فشارەکان وەکو ڕابردوونیە لەن بەسەر لایەنە سیاسیەکانەوەم بەسەر حکوومەت هێرێمی کوردستانەوە دوجار ئێوەکو چالاکوانان وەکو خەڵکی دیاری شارەکە فشارەکانتان چین بۆی کە ئیدی لەوە زیاتر مەماچەڵە بە خەڵکی هەڵەبجە و بە سەرپێخستنی پارێزگاکەوە نەکرێت بەڵێ ڕاستی هەر هەر لە یەکەم ڕۆژەوە کە پارێزگای هەڵەبجە ینی کردوتە سەرپێ و بە هەوڵی کەسانی دڵسۆز و هەموو چالاکان و ڕێکخراوەکان ینی هەوڵمان ئەوە بۆ کە پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگایکی فعلی بێت بەڵام ئیتر کە وردەوەدا ئەوە نهاتە دی ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکان هەمیشە ینی هەڵوێستمان ئەوە بۆ کە ئەبێت بەڕاستی ئەم پارێزگای پژوێ نەخێلەوە زیاتر چونکە پژوێخستنی پارێزگایە پژوێخستنی ینی چەند هزار کەسە بێگومان تۆ ئەگەر سێری ئیسە ناو دانیشتوانی هەڵەبجەکەی و بەژمارە یانی ساڵانی پێشوو تا ئێستاش خەڵکێکی زۆر ئەم شاری بەجێشتۆ و ئێستاش هەر بەجێ هەڵەیە بۆچی تەنها لە برەوەی ئێرە شارێکە ینی ڕووی کراوەی نییە کە وەکو شوێنێکی بازرگانی بێ و شوێنێکی کاری و کار و کەسە بەری کتابێ بۆ هەموو خەڵکەکە بۆیە خەڵکە بەڕاستی ئەچن بۆ شوێنێکە بۆ کاسبی بۆیە بەڕاستی ئەمە لەلایەکیەوە ینی خەڵک زەرری کردووە و ڕێکخراوەکانیش هەمیشە هاوڵێز بوون لەگەڵ ئەو لادانەی کە هەوڵیان داوە پارێزگای هەڵەبجە بخەنە سەر پێ و ئێمە فشارەکانمان هەتاک و ینی چەند ماوەی پێشوش کە لەگەڵ بەڕێزان پارێزگای هەڵەبجە و دانیشتوین و یادداشتی خۆمان داوا پێیان و قسەمان لەگەڵا کردوون و ئەوانش بە هەمان شێوە پشتگیری داواکانی ڕێکخراوەکانیان کردووە و ئەوانش بە هەمان شێوە داواکاریان هەیە کەواتە داواکاریەکە لە ئاستی زۆر بەرزایە و قورسیش نییە بۆ بەڕاستی بۆ ئەو دوو حیزبە ئەگەر بە فعلی بیانێ پارێزگای هەڵەبجە بخەنە سەر پێ و ئیشی بۆ بکەن چونکە تۆ ئەگەر سیر بکەیت لە ساڵی 99 ئەم بڕیارە دەرچووە لە پەرلەمانی کوردستانەوە لە 99 ئەو کاتە ڕژێمی سەدام هێشتا مابووە ینی تۆ معقول نییە تۆ نەتوانی لەو کاتەشە هەرچەنە ئیمکانیش کەم بێ بەپێی ئیمکاناتی ئەو ساڵانە ئەیتوانی پارێزگا بڕیارێکی تایبەت لە پەرلەمانی کوردستانەوە کە پارێزگای بخاتە سەر پێی خۆی لەنەوە حساب کە تا ئێستا زۆر چەند ساڵە دوایش 5-6 ساڵ اینجا دووبارە کێوتە سەرپشت کە
کە بەداخەوە هیچ تەنها ناوێکە بۆیە ئەمە فشارەکەمان دەست پێکەینەوە ئەگەر بزانین بێچێ ناگە ئەو دەنگانە. زۆر باشەکە ئاسی زۆر بە کورتی لەبەر دەرفەتی کەمەوە کاکشە من دەمێ بزانم سەرپێنەخستنی ئەنجومەنەکە زەرری لە هەڵەبجە داوە؟ بەڵێ بە دڵنیایی و سەرپێ نەخستنی زەرریاوە لە هەڵەبجە بە حکمیەوەی کە دەستگایەکی گرنگە و اعتیباری لە بەتایبەتی لە ئاستی بەغدا و لە ئاست نێودەوڵەتیەکان اعتیباری هەیە کە ئەنجومەنێ هەبێ و بۆ هاوکار و پشتیوانی ئێمەش هەر ضرورە چکە ئەو ئیشانەی کە پێویستە ئەنجومەنی پارێزگا بیکە بە دوواداچوون بە تایبەتی ئێستا ئێمە ئیکەین کە خۆی یعنی ئەمە پێچەوانی یاسایە بێت ئەوان چاودێری ئێمە بن یا خۆت بە دوواداچوونەکان ئەوان بیکەن ئێمەشی شوکاری خۆمان بکەین ئێستا خۆمان هەم ئیش جێبەجێەکەین هەم بە دوواداچوون بۆ خۆشمانەکەین هەم چاودێری خۆشمان. زۆر باشە کاکەوە ڕخنەی زۆر دەگری لەوەی کە جیاوازی لەگەڵ هەڵەبجەیە ئاکری ئەم جیاوازیە بۆچیە گەڕێتەوە ناڵێم لە چیا دەکرێت چکە ڕوونە بە تایبەتی لە ڕووی بودجە و خزمەتگوزاریەوە زۆر دەکرێت بە تایبەتی لە ماوەی دوومانگی پێشوو تا ئێستا بینیمان کە سەرۆکی حکوومەت سەردانی سلێمانی کرد پرۆژەی افتتاح کرد هەولێر بە هەمان شێواز دهۆک بە هەمان شێواز بەڵام تا ئێستا سەردانی پارێزگای هەڵەبجەی نەکردووە هیچ پرۆژەیەک تازە هەیە کە سەردانی بکات و افتتاحیکا بۆ خەڵکەکە یاخود باوەڕت وایە بۆچی جیاوازی یەکرێت لە نێوان هەڵەبجە و سێ پارێزگاکەی دیکەیە؟ بەڵێ تەنها ئەتوانم بڵێم جیاوازی بەرامبەر هەڵەبجە ناکرێت بەرامبەر هەندێک شار و شارۆچکەی کەشەکرێ وەک با بڵێن گەرمیان وەک هەتا ڕاپەڕین بەعزێ لە قەزاکانی ئەوێ بەڵام هەڵەبجە وەک پارێزگایەک زۆرتر یعنی دەرئەکەوێت کە زوڵمی بەرامبەرەکرێ دادی بەرامبەرەکرێ بە تایبەتی لە سەرپێخستنی پارێزگابوونی هەڵەبجە لە دیاریکردنی بودجە لە دەستپێکردنەوەی پرۆژەکان ئەمەش من هەموو جارێ هەر گەڕاندومەتەوە بۆ ئەمەی کە حکوومەتی هەرێم بە چاوێکی با بڵین یەکسانی سەیری پارێزگاکان ناکە و بە چاوێکی دادپەروەری سەیری پارێزگاکان ناکە هەڵەبجە وێرانکاری زۆرە هەڵەبجە پێویستی بە سەرپێخستن هەیە شوێنی وا هەیە کە بە پێشماری دوانشتوان بنمونە مەسەن بودجەی بۆ داهێن تا ئێستا خانوویەکی نەڕووخاوە هەڵەبجە لەگەڵ هەندێک لە با بڵێن شوێنەکانی نزیک لە هەڵەبجە وەکو گەرمیان وەکو حتا سەیسایەقەکان نزیک لە خۆمان سێ-چوار جار وێرانکراوە کە ئەمە نابێت تۆ بە چاوی ژمارەی دانیشتوان بودجەی بۆ دابش بکەیت ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە بێئاگاییەکی تەواو هەیە لە لایەن ئەنجومەنی وەزیران و بەرامبەر بە هەرێمی کوردستان و لە چاوی خۆیانەوە لەبەرەوەی سەردانی شوێنەکان ناکەن نازان قرار هەیە کە سەرۆکی حکوومەت سەردانی هەڵەبجە بکات قرارە کە ئێمە یاداشتمان ناوە یاداشتەکانی کە ئێمە یاومانە دوو یاداشتیان بۆ بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتە کە ئیداری پارێزگای هەڵەبجە ببینێ بەڵام ئیتر نازانم ئایا سەردانەکە پێشتر بڕیاری ئەوە هەبوو کە سەردان بکات بۆ دانانی بەردی بناغەی پردی تۆقوت لەگەڵ ناوچەی پیشەسازی قورس لە هەڵەبجە کە یەکیان پرۆژەیەکی کەرتی تایبەتە ویشیان پرۆژەیەکی کەرتی گشتیە سەردان بکە بەڵام ئەگەر بێت و چەند جارێک سەردانی هەڵەبجەیان کردبایە و وەزارەتەکان وەزیرەکان سەردانی هەڵەبجەیان کرا لە نزیکەوە بزانن کە ئەو وێرانکاری لە هەڵەبجە هەیە بەم چاوەوە سەیریان نەکرد بە نمونە ئێستا هەر دوێنێ چەندین پرۆژە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان نەکراوەتەوە بەڵام هەڵەبجە تاوەکوی ئێستا پرۆژەکانی هەروەستا و هەرەڵێن بودجەی پرۆژەکان سەرجەمیان وەستێنراوە کە پرۆژەی وا هەیە ئێمە نزیکەی 200 ملیۆن دیناریەوێ پرۆژەی وا هەیە لە هەرێمی کوردستانە دەسەکاتەوە بەکار 200 ملیۆن میلیاریەوێت نەک 200 ملیۆن دینار ئەمە یەکێکە لە خاڵەکان کە با بڵین ئاماژەی بکەم خاڵێکی کە ئەوەیە لە بیدایەتەوە وتم هەرێم دامەزراوەی نییە پرۆژەی وامان هەیە دوو جار و سێ جار بودجەی بۆ تەرخانکراوە بڕیاری وامان هەیە بۆ کردنەوەی فەرمانگە دوو جار بڕیارێکی لە ساڵێکا بۆ دەرچووە چونکە وەک وتم کابینەی پێشوو ئاگای لە کابینەی ئێستا کابینە ئاگای لە پێشوو نییە و پێشوو ئاگای لە پێشووتر ئەخراڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ناچێتە ئەو ژوورێک کە پێشتر ئەنجومەنەوە سەرۆکی پێشووی تیا بوو ئێستا ئاگای لە کارەکەی بێت شتەکانمان موەسەسی نین لەبەرەوە ئاگاداری ئیشی یەکتر نابن و وەکەم بەڕێزانە ئاماژەیان پێکرد ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە دڵسۆزمان کەمە لە ناو ئەنجومەنی وەزیرانە کە بتوانێت پێداگری بکات لەوانەیە لە شوێنەکانی کە ئەو وەزیرانی کە لەوێن
وەزارەتێکیان لە بەردەسابێ وەزارەتەکە مەسەلەن بودجە بتوانێت ئەیمکە مەسەن وەزارەتی داراییمان هەیە وەزارەتی پلاندانانمان هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان جێگری سەر ئەمانە وەزارەتی سیادین ئێمە لەو وەزارەتە سیادیانە لە هەڵەبجە کەسێکمان نییە هاوشێوەی ئەوان ڕۆژانە با بە شوێنەکە بیبینە کە ئەمە وێرانەیە کە پێویستە بەدەمیەوە بین ئەلەو بابەتانەمان ئێمە کەمە لەبەرەوە بەدەمەوە هاتمان کەمە و ململانەی هەڵەبجە خۆشی دەوری هەبووە ئێمە بنمونە مەرزی سازان لە 2010 تا موافقەتی حکومەتی عراقیمان هەیە و موافقەتی حکومەتی هەرێممان هەیە ململانێ نەیهێشتووە کە هەڵەبجە لە ڕووی ئاوەدانیەوە کە ئەگەر ئەو مەرزە بکرایەتەوە لەو کاتەوە تا ئێستا هەڵەبجە لە چاو ئێستاە ئەتوانم بڵێم دەهێندەی ئێستا فراوان بوو ئیش و کاری تیا زۆر باشە شێخ مامۆستافا زۆر بە کورتی یەک خولەک دەرفەت هەیە دەمەوێت زۆر بە خێرایی قسەی کۆتایی خۆت بکەیت. بەڵێ وڵا ئەو نەخسە زۆرە نازانی چی بکەین زۆر بە خێرایی وەکو وتمان ئەو پرسیارێکە لە کاکشێخ کرد نەبوونی ئەنجومەنەکە بەڕاستی زۆر جار کتاب هاتوو بۆ پارێزگا بۆ ئەنجومەنەکە یعنی ئەنجومەنەکە ئەگەر دروست ببوایە زۆر ئیشی کاکشێخ و پارێزگار و دائیرەکانی ئاسانە کرد چونکە ئێمە ئەو کاتە سەرەکە نییە لە هەموو لایەنەکانی تیابوو چاوپۆشیمان نەیەکرد ئەچین بە دوایە ئەوەی کە کەم و کورتی ئەمان خسە بەردەسی بەچساکە لە دایرەیەکە ئەگەر کەم و کورتی هەبێت کێ لێ بپرسێتەوە خۆی ناڕۆ لەسەر خۆی بنووسێت پەرلەمانیش ناگاتەوە ئەوەی ناگات بە دڵنیایی ئەوە یەکەم دوێمان ئەوکو کاکشێخوتی ئەو سنوورانیە ئەو پردی تەنگی سین محەممەدە یعنی بەڕاستی ئەوە من لە 2010ەوە بودجەی بۆ تەرخانەکە تا 3 جار بودجەی بۆ تەرخان کراوە بۆ کامیان بۆ ئەو پردە تێگەی بەڵامکی ئەخورێت لەگەڵ ئەو خەستەخانە کاتی خۆی لەگەڵ چی لێکرێت دیار نامێنێ ئەخورێت زۆر باشە یەکشتی من داوایەکەم لە هەموو هاوڵاتیانی کوردستان بە گشتی و بە تایبەتی ئەم پارێزگایە حکومەت نییە ئەبێ خۆمان خەمی خۆمان بخۆین دەسەڵات نییە بەڕاستی بۆیە تکا ئەەکەم چونکە نیان بەدەمانەوە لەبەرەوەی دەسەڵاتەدارەکان تەجاوازیان کردووە تکایان لێ ئەەکەم با هەرکێ لە خۆمان خەمی خۆمان بخۆین وەکو ماڵی خۆمان ئەم نیشتمانە با تەجاواز نەکەین لەسەر مڵکی گشتی تەجاواز نەکەین لەسەر مڵکی یەکتر یعنی ئەو خەمە بخۆین زۆر گرنگە پێویستە هەم پاگراگرتنی شار هەم ژینگە پاراستی بە تایبەتی ئەو پارۆشتێک کە وەرێک دێ بۆ ژینگە یعنی ئێستاکە ساڵان 2 ساڵ باش بوو بیلدۆزەران ئێهێنا و ئاگر بڕی کەژوکیەوەکانیان نەکرد ئێستا سەرەکە گوندەکان خۆیان هەڵەسن بەم کارە ئەوە زۆر داوای ترم لە خەڵکە دڵسۆزەکە هەیە لە زانیان هەیە ئەم شارە زۆر پاک بوو بەڵام ئێستا وەکو ئەبیسینەوە یعنی دەستی تێکەوتووە دەستێکە ئەیوەت ڕەوشت و ئاکاری ئەم شارە بشێوێنێ بۆیە لە ڕێی خۆیان و هەم دەسەڵات و هەم خەڵک ڕێگری لەم دەسە بکەن کەەوە ئەخلاقێتی ئەم شارە تێک بدە زۆر باش کاگاسی زۆر بە کورتی لەوان کورتتر بۆ بورەگە دەرفەتیشکەم بێت دەمێت دوایین قسەی جەنابەت بزانم لەسەر ئەمە 21 ساڵ لە سبێنە 21 ساڵ بەسەر بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەیاتی ئەپەڕێت هەر لە سەرەتای سەروبەندی پارێزبوونی هەڵەبجە و تاکو ئێستا ینی بۆ هەموو خەڵکی هەڵەبجە ڕوون بە تۆ زۆر بە جوانی کە ئەم حیزبانە بە تایبەتی یەکێتی و پارتی هیچ ئامادە نین لە پێناوی خەڵکی بەشمەڵێتی هەڵەبجە لە پێناوی قوربانیانی چیماوەی هەڵەبجە هیچ سازشێک و سازش بکەن لەسەر بچووکترین پۆستی خۆیان لە پێناوی خەڵکی هەڵەبجە و زۆر جار ئەمەش لای خۆیان دووبارەکەنەوە بڵام لە ڕاستیە وا دەرنەچوو بەداخەوە زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێز کاک ئاسی فایق چالاکوان و هەر بەڕێز مامۆستافا مستەفا چالاکوان و بەڕێز کاک کاوەی شەغالی جێگری پارێزگای هەڵەبجە کە میوانمان بوو زۆر سپاسان دەکەین بینەرانی عەزیز سپاس بۆیش کە تام ساتە بینەرمان من تا گفتوگویەکی دیکە بەخوای گەڕۆی مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوە زۆر سپاسان دەکەین دەستان خۆش بێت